و باوک ئەوەیە مناڵێکی باش پەروەردە بکەن وەکو ئەرکی خۆیان ئەوەیە چۆنەتی هەڵس و کەوت و بە ئەدەببوون و چۆنەتی هەڵس و کەوت لەگەڵ مامۆستا لەگەڵ هاوپۆلیەکانە بە کوردی من ئەوەی بەلای منەوە بێ هەم ئەرکی مامۆستا بێت هەم ئەرکی دایک و باوکە منداڵ فێر بکەن چۆن مرۆڤ بن مرۆڤانە بژین. پێویستە هەموو دایکان و هەموو باوکان ئەرچی سەر شانی خۆیان بەرامبەر بە خوێندکارەکانی خۆیان جێبەجێ بکەن لەبەرەوەی ئێستا کاتی دەوامە پێویستیان بە پێداویستی زۆر هەیە ئەو پێداویستیان بۆ جێبەجێ بکەن و بۆیان ئامادە بکەن بۆ ئەوی بچن بۆ خوێندکار بچێت بۆ قوتابخانە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بتوانێت خوێندکار بتوانێتن کە لە کاتی دەوامدا زۆر بە جوانێت ئامادەی خۆی دیاری خات بەرامبەر بە مامۆستاکانی. پێتەویە سەر دایک و بابا هەموو پێداویستیت وان بچیکت خو زاروین خو پێداویستیت قوتابخانەیە هەموو وا پێداویستی ئامادە بکەن یەکەم دوام خاڵ یا هەرە گرنگ سەر دایک و بابا ئامۆژگاریت بچیکت خوب بکەن ئەوێ تازە و پولایەکی یان دوێ تشنە قوتابخانە و هەر گاوا قوتابخانە زەڤڕنەوە هایدار ببن وانێتوا کاچە دەرس خوێندینە و مامۆستای چ نیشاده ئەوە گەلە پێتیڤە سەر هەموو دایک و بابەکەی کورد بۆ بچکت ئاکو زۆری خۆ بکات. هەرچی دایک و باوک بەڕاستی زۆر گرنگە بە تایبەتی کاتی شەوان دەبێ منداڵەکانیان دوور بکەونەوە لە سۆسیال میدیا واتە ئەنتەرنێت و وەسایلی ئەلکترۆنی هەروەها بەیانیان بەڕاستی دەبێ دایک و باوک ئاگاداری منداڵەکانیان بن نانی بەیانی زۆر گرنگە بۆ قوتابی کە نانی بەیانی بخوا اینجا بڕواتە قوتابخانە. بەڕاستی مامۆستاش چۆن قوتابی ئەرچی لەسەر مامۆستایە مامۆستاش ئەرچی هەیە بەرامبەر بە قوتابی. ئێمە وەکو مامۆستا خزمەتکاری قوتابی لە قوتابخانە هەرچی لە تواناماندا هەبێت.